لەبەرەوەی ئێستا ئەوانکەوا ئەو زڵمەی لیان دەکرێت دوورە لە هەموو ئینسانیەتێک یعنی ئێمە پشگیریانین ئەو زڵمەی لیان نەکرێت بەرامبەر ئێمەش دڵنیا باکرێت بۆیە ئێمە ئەبێ یەک هەڵوێزبین ئێمە بە پشگیریان بکەین بۆ ئەوەی کەوا سەرکەون. ڕۆژئاوای کوردستانە دڵمان بۆت پەرێشانە ئەی کوردە قوربانیەکان کەوتونەتە دەستی بێویژدانەکان منداڵەکان کەوتونەتە ترس و گریان دەک خوددا قوبوڵ نەکا لەیان خوددا لێیان بکە حەقی کوردان ئەی کوردە چاوسێنراوەکان پێ بکەنن بە عەقڵە پوچەکەیان هاوار بەو ڕۆژەی خوددا هەڵدەستێ بە سزادان. ئێمە مناڵی کوردین کۆتری ئاشتی و چیاو هەردین زۆر لە مێژەوە هەناس ساردین لە بیرمان ناچێت چیان پێکردین لە جێ چەپکە گوڵ ئەلفالیان کردین واتێکێکی کەی بەمردین با باش تێ بکەن ئێمە نەمردوین لە ئادەمەوە بووین و هەرە بنچکم خاکێ پاک پەروەردەی کردوین. ئەمڕۆ لە شاری سەمسەماڵ مامۆسایان چین و توێژەکان قوتابیان هاتوین بۆ پشگیری ڕۆژئاوا بەرخۆدان ژیانە لە ڕۆژئاوا ئێمە بەدڵ بەدەنگ بە هاوکاری بە کۆمەک لەگەڵ ڕۆژئاواین پشت بەخوا گەلی کورد سەر ئەکەوێ ڕۆژئاوا سەر ئەکەوێ